بەناوی خدای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان من محەممەد کەمالم خۆشحاڵم جارێکی دیکە و ڕاستەوخۆ هەموو پێنجشەمانێک کاتژمێر 4 ئێوارە لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی هەڵقەیەکی نوێی بەرنامەی دوانگەی خەڵک. بەڕێزان تەوەری بەرنامەم جارمان دەپرسین ئایا متمانە بە حکوومەتی عێراقی دەکرێت بۆ ڕەوانەکردنی بەشە بودجەی هەرێم؟ بەڕێزان لەگەڵ هەموو ئەو نەهامەتیانە و لە دەستدانی خاک و باری ئابووری خراپ و سەختی بژێوی ژیانی خەڵک هیچ چاوەڕوانیەک لە دەسەڵاتدەرانی هەرێم ناکرێت بۆ باشترکردنی باری خراپی دارایی خەڵک. ئێستا چاوەکانی خەڵک و تەنانەت حکوومەتیش لەسەر بەغدادن بۆ ڕەوانەکردنی بەشە بودجەی هەرێم کە گرفتی ئێستای حکوومەتی هەرێم و بەغدا لەسەر ئەو بڕە بودجەیە کە دیاری کراوە لەلایەن بەغدادەوە. بۆیە پێویست دەکات هەنگاوی نیشتیمانی و گفتوگۆی نێوخۆیی و دانیشتن لەگەڵ بەغداد بکرێت بۆ گەڕاندنەوەی مافەدارایەکانی خەڵکی کوردستان و ڕزگارکردنی هەرێم لەو هەموو قەیرانی کە بەرۆکی گرتووە. هەموو ئامانە ئەو پرسیارەمان بۆ دروست دەکەین بپرسین کە ئایا متمانە بە حکوومەتی عێراقی دەکرێت بۆ ڕەوانەکردنی بودجەی هەرێم، ڕەوانەکردنی شایستەدارایەکانی خەڵک. بێگومان ئەم گرفتە ئەم بەشە بودجەی هەرێمی کوردستان لەلایەن بەغدادەوە دیاری کراوە کە ئێستا گرفتێکی زۆری لەسەر لە بینی عێراق و لە بینی حکوومەتی هەرێمی کوردستاندا کە حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێت ئەو بڕێکی زۆر کە بەبەشی حکوومەتی هەرێمی کوردستان ناکات. ئەم حکوومەتی بەغدادیش دەڵێت حکوومەتی هەرێمی کوردستان هەر ئەوەی بەسە. بۆیە ئەمە بۆتە گرفت لە نێوان هەردوو حکوومەتەکەدا. حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێت دەبێت لە ١٧ بۆ ڕەوانە بکات، حکوومەتی بەغدادی لە ١12.6 بۆ تەرخان کردووە. ئێستا حکوومەتی عێراقی وەک حکوومەتێکی فیدراڵی یاخود عێراقێکی فیدرال لە چوارچێوەی عێراقێکی فیدرالدا سێری هەرێمی کوردستان ناکات وەک هەرێمێکی فیدراڵی. بۆیە مامەڵە لەگەڵ پارێزگاکانی هەرێمی کوردستان دەکات بە ناوی پارێزگاوە بودجەی لە ١12 بۆ تەرخان کردووە 12.6. حکوومەتی هەرێمی کوردستانیش دەڵێت دەبێت بودجەکەمان بۆ زیاد بکات بیکاتە لە ١٧. ناچمەراوە بابەتی کە زۆر شت هەرێمی کوردستان خەریکە زۆر شتی گەورە لە دەستدات سەبارەت بەم بودجەیە کە بێگومان هەمووی دەرەنجامی سیاسەتە چەوت و غەڵەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئێستا کە تەنەزولاتی گەورە دەکرێت سەبارەت بەم پرسەی کە ئێستا هەرێمی کوردستانی تێکەوتووە. بینیمان دوێنێ پەرلەمانی کوردستانیش دانیشتنی لەسەر ئەمە کرد لەسەر ئەو بەشە بودجەیە کە دیاری کراوە. هەروەها پەرلەمانتارانی کوردستانیش فراکسیۆنە جیاوازەکان لە فراکسیۆنە جیاوازە کوردیەکان لە پەرلەمانی بەغدادیش ڕایانگەیات ئەگەر ئەم بودجەیە پەسەند بکرێت لە پەرلەمانی عێراق ئەوە بە هەموو شێوازێک لە کای سیاسی لە عێراق دەکشێنەوە، بەشداری ناکەن لە کای سیاسیدا. ئێمە ئەم پرسیارەمان لە تۆڕی کۆمەڵاتی کردووە لە پیجی پەیام TV. بێگومان هاوڵاتیان وەڵامەکانی خۆیان نووسیوە. نەهرو عەلی دەڵێت حکوومەتی عێراق دابەشی دەکات بەڵام گەندەڵەکانی داهاتی نەوت و گومرک ڕادەست ناکەن. دەڵێت حکوومەتی عێراق بودجەکە دابەشەکات موچە ئەنێرێت بودجە دەنێرێت بەڵام گەندەڵکاران داهاتی مەرزەکان و ناخۆ دابەش ناکات. ناچمە ناو بابەتەشی کە ئێستا داهاتی مەرزەکان زۆر کەمی کردو، داهاتی ناخۆ کەمی کردو بۆی کە تەنها یەک مەرزی باشماخ کراوەیە بەڕووی هەرێمی کوردستاندا لەلایەن حکوومەتی عێراقەوە، لەلایەن باڵێن حکوومەتی هەرێمی کوردستانەوە. چینە لای پەیوەندێکی تەلەفۆنی دایکی محەممەدمان لەگەڵ لە سلێمانیەوە. فەرموو دایکی محەممەد. دایکی محەممەد ئەم کاتە باش. دایکی محەممەد ئایا متمانە بە حکوومەتی عێراقی دەکرێت بۆ ڕەوانەکردنی بودجەی هەرێم؟ وڵی برای بەڕێزم وامان لە یاسەوەندە متمانە کوڵ بە هیچ شتێک ناکرێ ئەمە نە خەڵکی تووشی ڕۆژبینی و نەهامەتی کردووە هەر بە هیچ حیزبێک نەک بە عێراقی بەیوان نەبێوانەی خۆمان نەبێ عێراقی ناکرێت. ئەگەر بەڕاستی سوگە ڕۆژبینێکی زۆر ئەم بڵاو سەڵان بەرنامەکە بەناوە وادە ئایا خەڵکی ڕۆژبینە یان گەشتبینە. بەڕاستی من دەڵێم خەڵکی زۆر ڕۆژبین بۆ چونکە بۆنەی ئەم هەموو بێبتمانەی ئەم هەموو ئەسینەی بێبتمانایەکیە زۆر کەوتە لە ناو هاوڵاتیانەوە خەڵکی بڕوای بێشتە نەماوە ڕووی لە ناهۆمێدی کردووە. هیوادارین بتمانە گەڕێتەوە بە ناو لایەنەکان و خەتایڵانەی خۆشمانکیە. بەڕاستی ئەمان کارێکیان کرد خەڵکیان تووشێم ڕۆژبینیە کرد. ئێمە چونکە لەبەرەوەی زۆر گلەیمان ئێستا لاو نییە چونکە ئەمان حکوومەتە خۆماڵی خۆمان بەناو خۆماڵی خۆمان ئەمەندە هەیینیان کرد خوان وان هیچیان بۆ خەڵک نەکردو تامە گلەی لێ ئاباد بکەین یا خۆ لە حکوومەتی عێراق بکەین. بۆ هەمومان ڕۆژبین ئینشەڵڵا هیوادارین کەناڵەکانی کارێ بکەن
جوان بڵافەنەوەی خەڵکی بگەڕێتەوە سەر زۆر باشە دایکی محەممەد پێ دوایە چۆن دەتوانرێت حەق و شایستەدارایەکانی هاوڵاتیان بگەڕێتەوە باری ئاسایی ڕابردووی خۆی چۆن دەتوانین ئەمە بکەین؟ وڵی سێدەڕزم چۆن ناکرێت بۆچی خۆ ئەم نەوتە ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەفرۆشێ زیاتر دەنێت درێگە دەبینین دەبیستین لە ڕاگەانەکانەوە بۆچی ناتوان پێ بکرێت بەڵام ئەمە وای لێ هاتەوە کۆمپانیایەکی لێ هاتووە هەر کەسە بۆ خۆی بەشی خۆی بۆ خۆی بەرێ هەر ئەو کەسا زیاتر بۆ خۆی ڕاکەسە حکوومەت یانی کردیانە بە شتێک وەک کۆمپانیەکان چۆن شتێبینیە خۆ بە ئەم نەوتە ڕۆژ بە ڕۆژ زیاترە هیچ کەم نەنراوە هیچ کاری خۆ ئەوە بیانێتیانە بوتیان کتابەکەنەوە دێستا بەرپیشە کەسی خەڵکی هەر لە نەهامەتی ڕۆژ بە ڕۆژ زیاتردایە دەستخۆشتان لێکم. بەڵە سوپاس بۆ دایکی محەممەد سوپاس بۆ پەیوەندیەکەت. دایکی محەممەدیش ڕایگەاند کە هیچ ئومێدێک نییە ئەو هیچ وەک هاوڵاتێک هیچ ئومێدێکی نیە بە چارەسەرکردنی ئەم گرفتانەی کە ئێستا هەن لە بنێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغداد کە سەرەکی تریان پرسی موچە و بودجەیە. هادی مستەفا دەڵێت حکوومەتی هەرێم یەکجار تەنەزولی بۆ خەڵک بکردایە نەدەگەشتە ئەم ڕۆژە کە هەموو تەنازولە بۆ عێراق دەکات. دەڵێت حکوومەتی عێراقی ئەگەر تەنەزولی باڵێن حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر تەنەزولی بۆ هاوڵاتیانی بکردایە نەدەگەشتەوەی ئەم هەموو تەنەزولە گەورە بۆ حکوومەتی عێراق بکات. ئەمە ڕێی هاوڵاتیەکە بڕوا سەلاح دەڵێت لەم کاتەدا متمانە بە هیچ حیزب و حکوومەت و لایەنێک ناکرێت متمانە لەکوێ ماوە. جەلال عەبدوڵڵا دەڵێت نا لەبەر ئەوەی حکوومەتی هەرێم سەرجەم داواکاریەکانی بەغداد جێبەجێ نەکردووە. ئەو پێی وایە کە نانێرێت لەبەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان نەتوانیوە سەرجەم مافدارایەکانی هەرێمی کوردستان جێبەجێ بکات. سامان محەممەد دەڵێت دواز لە بودجە بهێنن ئایا کەس لە عێراق هەیە متمانەی پێ بکات. بنیامین تەقتەقی دەڵێت هیچ شتێک نەماوە بە ناوی متمانەوە کەس نازانە چی دەکەن و خوای گەورە چاکی بکات. بەڵێ بەڕێزەوە بزانم گرفتێک لە بەڵێ جەلال عەبدوڵڵا دەڵێت نا لەبەر ئەوەی حکوومەتی هەرێم سەرجەم داواکاریەکانی بەغداد جێبەجێ ناکات. ئێستا قسەیەکەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان داهاتی ناخۆی بە شێوازێک لە شێوازەکان کەمی کردووە ناتوانێت داهاتەکەی ڕادەستی حکوومەتی بەغدادی بکات یاخود خۆی نایەوێت ڕادەستی بکات. بۆیە یەکێک لە گرفتەکان ئەم هاوڵاتیە ئەوە بە گرفت دەزانێت کە حکوومەتی عێراقی نایەوێت داهاتەکەیان حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت داهاتەکەی ڕادەست بکات. ئەگەر ڕادەستیشی بکات ئەوە داهاتەکەی زۆر کەم بۆتەوە دەزانێت و کوباسیشم کرد تەنها یەک مەرز لە بینی حکوومەتی هەرێم و ئێراندا کراوەتەوە ئەوش مەرزی نێودەوڵەتی باشماخە کە ئێستا تەنها ئەو مەرزەیە بۆی داهاتی ناخۆی هەرێمی کوردستان بە شێوازێک لە شێوازەکان کەمی کردووە و ڕوولەکەم بوونە. سامان محەممەد دەڵێت دواز لە بودجە بهێنن ئایا کەس لە عێراق هەیە متمانەی پێ بکات. ئەمە ژێکی ترە لەو هاوڵاتیانی کە متمانی نەماوە. عەلی مەلەکی دەڵێت نەخێر هیچ کات جێگەی متمانە نییە. ئەمە هاوڵاتیان زۆربەی زۆریان متمانیان نییە. تەها هادی دەڵێت نەخێر چاو بە ئارامی و خۆشگوزەرانی کوردستان هەڵنایەت. پێی وایە کە حکوومەتی عێراقی چاوی بە ئارامی و خۆشگوزەرانی حکوومەتی کوردستاندا هەڵنایەت. بەڵێ کاک بەڵێ کێمان لەگەڵە پۆڵامان لەگەڵە لاولێرەوە فەرموو. پێوارەی تۆ و بینەر و کارمەندەکانت براست زۆر سپاس کاک پۆڵا. سەرەتا لە یادی تێپەڕبوونی کارەساتە گەورەکەی 16 ئۆکتۆبەر برسە و خەم و فەزارەی خۆم دووبارە ئاڕاستەی تەواوی گەلی کوردستان دەکەم بە بۆنەی لە دەستدانی شکۆمان لە دەستدانی لە 152 خاکی کوردستان. برای بەڕێزم دەربارەی تەوەرەکەت متمانە بە هیچ شێوەیەک بە حکوومەتی عێراق ناکرێت لەبەر ئەوەی هەکبەی وان پڕە لە مەرامی سیاسی و سزادان مەبەستەکەیان ئابووری نییە. ئێمە دیفاع لەوانەی خۆمان ناکەین ئەوانە خاڵی لاوازیان بە دوژمنەکانماندا ئەوان وایان کرد هیچ حسابێک بۆ ئێمە نەکەن شکۆ بۆ خاک و نەتەوە کەسمان نەکەن. لە 2003 چوون بەڕاکردن بە ساویلکانە دەستوریان نووسیوە. من نازانم بەرژەوەندی کورد لە کام مادە و فەقەرەی دەستوردایە. ئایا ڕاگەیان نەحزبیەکان ڕۆژێک لە ڕۆژان مادەکانی دەستوریان بۆ گەلی کوردستان چی کردەوە؟ نەخێر، چونکە پڕیتی لە سازشکردن و دۆڕاند و شکاندنی شکۆی کورد. بەڕێزم عەبادی ئێستا دەماوەری عەرەبی عێراقی 23 ملیۆنی بە شیعە و سوننەوە ساز داوە دژی کورد
لە هەتبەیاندایە پێ دوانێ کاک وڵا بەشێک لە هەوڵکارەکانی نەناردنی بوجە لەلایەن حکوومەتی عێراقەوە نەناردنی شایستە دارایەکانی هاوڵاتیان ئەو مافانەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە عێراقیان هەیە پێ دوانێ بەشێکی بۆ گەڕێتەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانێەوە بە یەکگرتووی کار لە پێنان خواست و داواکارەکانی هاوڵاتیاندا بکات پێ دوانێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەو لایەنە سیاسیانەی کە لە بەغدادن لە پەرلەمانی عێراق نەیانتوانێت تەعاملێکی باش لەگەڵ ئەمەدا بکەن حەق و ماف و شایستە دارایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بگەڕێنەوە. بێگومان بەڕێزم لە بچووکترین ئەوەی بەرپرسیارەتی گرتووە لە 2003 تا گەورەترینیان. بەڵێ سپاس بۆ کاکوەڵا کاکوەڵا سپاس بۆ پەیوەندیەکەت بوو لە من هەرەو نەم دەفە دەبوو کاگوریامان لەگەڵە لە سلێمانیەوە فەرموو کاگوریام کاتت باش. کاتۆ باش. سەلام عەلەیکوم. زۆر سپاس کاگوریا ئایا متمانە بە حکوومەتی عێراقی دەکرێت بۆ ناردنی بەشە بودجەی هەرێم؟ وەڵاهی ئەزانی بڵێ کاگوریا ئەزانی چۆنە ئەمان خوایان متمانیان لە دەستدا دوای 27 ساڵ دوای 27 ساڵ متمانیان لە دەستدا ئەمە نەدرۆیان کرد لەگەڵ خە ئەمە هەمووی مەسەلەکە یەکشە درۆیە درۆ ئەمە نەگوتی وایە ئەشنە شاشەی تەلەڤیزۆنی ئەکەن و ئای من بەبینمە 6 ساڵەمە پێش ئەم یەکێتی پارتی ئەگەر ئەو کەرکوو گێژە بەردەستمان هەرچی کوردستانی پێ بەخێوەکەی بەس کەرکوو نەوتەکەی کرد ئەوە کەرکوو دیشان ئەم داعشە بوو بە خێروبارەکەت بە هاتە سەریشیان و 4 ساڵ کردنەوتەکان هی بۆ کوردیش نەبوو بۆ کەرکوویش نەبوو دەبەرەوە ئەمانە موشکلەی ئەمان درۆزیە ئەی مەسئولین بەغداد معاشەکە بە یعنی لە سا 12 زۆرە بەڕێیم نەزانی بۆچی ئەمەوێت لە سا 7 بیاتەوە بیستێ لە سا 12 زۆرە بۆ کوردستان چونکە هەمووی 7,000 موظف يعني معناه ديانيته لفاتيتي بالغير حزب هذا ازاي ممكن لكاتي هذا مشاهدين شتيتي يعني راسك يعني حبون لو تيجي هذا بقى كردستان بفاتيتي كثير بتنافع بەڵێ سپاس بۆ کاگوریا سپاس بۆ پەیوەندیەکەت کاک ناسیحمان لەگەڵا لە سەماریەوە کاک ناسیحان کاتت باش ئایا متمانە بە حکوومەتی عێراقی دەکرێت بۆ ناردنی بەشە بودجەی هەرێم؟ هەلو کاک ناسیحان کاتت باش. هەموو کاتێک باش وای فاتح زۆر سپاس کاک ناسیح متمانە بە حکوومەتی عێراقی دەکرێت بۆ ناردنی بەشە بودجەی هەرێم؟ ئەگەر متمانە نەکرێ ئەم وەزیرەکانمان حکوومەتی هەرێم خەریک وتوێژ و ڕایۆشکردن و داوای لە عەبادیەکەن و داوا لە حکوومەتی عێراقیەکەن کە متمانەیان پێ بکەن و کە هێشتا ئەمان داوای متمانە لێەکەن ئەی بۆ دارەوەڵام متمانەیە پێکرێ و لە سەدا سەدیش ئەوانەی کە قسەی برخوباق لێن و هەر لە خۆیانەوە خجل لەکان ئەوانە بەڕاستیش بنەمایەکی نییە ئەگەر متمانی پێ ناکرێ لەو کاتۆ لە 16 ئۆکتۆبەرەوە هەوڵێن لەگەڵ حکوومەتی عێراقیە بەس ئامادە بنێ سەر مێزی گفتوگۆ ئەمان بە هەموو مەرج و سوورتی ڕازین بەڵێ من ئەلەم ئارە وەڵام متمانی پێکرێ و لە سەدا سەدیش ئینشەڵڵا ومێدێکی باش بێت. بەڵێ کاک ناسیح کێ دەبێت ڕۆڵ بگێڕێت لە چارەسەرکردنی ئەم گرفتانی کە لە بینی حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمی کوردستاندا هەیە؟ چێ ڕۆڵ ببینێ؟ بەڵێ کێ ڕۆڵ بگێڕێت؟ وەڵڵاهی چێ ڕۆڵ بگێ وڵایە دێ هەرم سیاسەمەدارەیان کورد بەڵام کۆمەڵێک کەسانی تر نەک هەرمان دەموچاوە بێ و هەمان کەسی ئەوانەی کە بێت کە چوون داوای ڕیفراندۆمیانەکە بۆ حکوومەتی هەرێم بەڕاستی حەکە کۆمەڵێک یعنی چەند کەسێک دڵشاکەن پێگەی خەڵکانی تازە بێ خەڵکانی سیاسەمەدار بێ خەڵکانی ڕۆشنبیر بێت پێگەی ئەو وەفدە یعنی تێک بێت لە کۆمەڵانی خەڵکی تازە بێ یعنی من وێ دەکەم زۆر باش بێ ئینشاءڵڵا. بەڵێ سپاس بۆ کاک ناسیح سپاس بۆ پەیوەندیەکەت کاک ناسیح. بەڵێ بەڕێزانەمان ڕێی هاوڵاتیان بوون بەشێکیان کاک ناسیحی کێبوو لەوانەی کە پێی وا بوو کە متمانە بە حکوومەتی عێراقی دەکرێت بۆ ناردنی بەشە بودجەی هەرێم. زۆرێک لەو هاوڵاتیانەی تر پێیان وا بوو کە متمانە بە حکوومەتی عێراقی ناکرێت ئەگەر بکرایە هەر زووتر دەینێت ئەگەر بیویستە بینێرێت هەر زووتر دەرات زووتر ئەم داواکاریانی لە حکوومەتی هەرێم دەکرد داواکاریەکانی وەک ڕادەستکردنی داهاتی ناوخۆ ئەو کات دەیتوانی بیدات یعنی ئەگەر بیویستایە پێشتە تێکرد ئێستا ئەمە سەرنجەکە لای هاوڵاتیان دروست بووە تاگەردی دەڵێت نەخێر چاوی بە ئارامی و خۆشگوزەرانی کوردستان هەڵ نایەت. پێی وایە حکوومەتی عێراقی چاوی بە ئارامی و خۆشگوزەرانی کوردستان هەڵ نایەت بۆیە پەیوانیە بودجە بنێرێت. بەڵێ بەڕێزان زۆر جار یان بەشێک لە پەرلەمانتەران باس دەوە دەکەن ئەو بودجەی کە دانراوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە لە سەدا 12ەیە کە پێشتر لە سەدا 7 بۆ ئیسەکەم کراوەتەوە بۆ لە سەدا 12 ئەو بودجەیە کە دانراوە بە عەقڵێتێکی تایفی گەریانە دانراوە و حکوومەتی عێراقی بە شێوازێک دایناوە کە سزای
هاوڵاتیانی هەرێمی کوردستان بدات بەڵام خۆی لە ڕاستیدا نابێت سزای هاوڵاتیانی هەرێمی کوردستان بدات ئەگەر بێت ئەمە بەستی لەم کەمکردنەوەی بودجەیە سزاداری خەڵکی هەرێمی کوردستان بێت دەبێت سزای چەند سیاسیەک چەند کەسایەتێکی سیاسی بدات کە هەرێمی کوردستان و خەڵکیشان بم ڕۆژەکەیان دەخستنیان ناوە هەموو قەیرانەی کە هاوڵاتیان بە شێوازێک لە شێوازەکان تێیدا ناتوان بە ئارامی و بە باشی ژیانی خۆیان بکەن و ژیانی خۆیان بگوزارێنن. بەڵێ بەڕێزان، نەهرۆ عەلی دەڵێت حکومەتی عێراقی دابەشی دەکات بەڵام گەندەڵکارانی داهاتی نەوت و گومرگ ڕادەست ناکەن. ئەمە ڕێی هاوڵاتێکی دیکەیە کە پێی وایە حکومەتی عێراقی دابەشی دەکات بەڵام گەندەڵکاران و داهاتی نەوت و گومرگ ڕادەست ناکەن. بەڵێ بەڕێزان من گرفتێک هەیە لە سەوتەکە هەروەها ئێستا ئەگە بکرێت هاوکارانم یارمەتی بنە و گرفتە چاک بکەن. عەلی مەلەکی دەڵێت نەخێر هیچ کات جێگەی متمانە نییە. پێی وایە حکومەتی عێراقی هیچ کات جێگەی متمانە نییە و ناتوانێت چارەسەری ئەمە بکات. شیروان شێخانی دەڵێت ئەگەر لایەنە کوردیەکان دەست بە بداری بەرژەوەندی تایبەتەکانی خۆیان بەڵێ حکومەتی عێراقی دەتوانێت بەشە بودجەی هەرێمی کوردستان بنێرێت. سامان محەممەد دەڵێت دواز لە بودجە بهێنن ئایا کەس لە عێراق هەیە متمانەیان پێ بکات. مەحموود مەنی دەڵێت دوژمن هیچ کاتێک متمانەی خێری لێ ناکرێت. ئەمە بە گشتی ڕێی هاوڵاتیانە داوەڵاوکاران بەگەم توان لەو سەوتە چاک بکەن. نەهرۆ عەلی دەڵێت حکومەتی عێراقی دابەشی دەکات بەڵام گەندەڵکارانی داهاتی نەوت و گومرگ ڕادەست دەکەن. ئەمەش سەرچاوی گرفتەکە ئەمەیە کە حکومەتی هەرێمی کوردستان نایەوێت داهاتەکە ڕادەست بکات. ئێستا هاتووتە سەرەوەی کە داهاتی ناوخۆ ڕادەست دەکات بەڵام چۆنەڵی حکومەتی بەغدادی ڕێژەکەی لە سەدا کەم کردوتەوە لە سەدا 7 کەم کردوتەوە بۆ لە سەدا 12. ئەمەش یەکێکی ترە لە گرفتەکان. بەڕێزان ئاچینە ناو هەوڵ دەدەین لەم بەرنامەی سۆراغی مێژوودا قسە لەسەر سیمای شارستانیەتی شاری سلێمانی و گەشەکردنی نخبەی ڕووناکبیری بکەین لە مێژووی ئەم شارەدا. نزیکی 67 ساڵ سلێمانی پایتەختی میرنشینی بابان بووە. لە ناو خەندەقەکانی شاری بیناکانی شاری سلێمانیە چێژی ئازادی و سەربەخۆییان کردووە. گوناحە ئەم شارە بە مێژە جوانەیە بەسیتەوە بە ساڵێک و مانگێک و ڕۆژێکەوە کە لەگەڵ منطقی جوگرافیا و مێژوو ئەقڵ ناگوتێت. سلێمانی تا چەند کاریگەری لەسەر شارەکانی یەخود لەسەر پارچەکانی ترە بوو. لە کوردستانە و بە تایبەت لە شاری سلێمانیا لە مزگەوتەکانە کۆمەڵێک حجرەمان هەیە کە ڕۆڵی قوتابخانەیان بینیوە. لەسەر ڕۆژات دەیان نخبەیەک و کەلیمزان دوستاندان شوکیوکی ئەمان دەشن لە ئەچونە کۆماری کوردستان ئەمانە خزمەت بە فەرهەنگ و پەروەردەی کوردی ئەکەن. دەیان کەسات لێرەوە دەڕۆن بۆ ئەوێ ئەفسەری سیاسی لێرەوە دەڕۆن بۆ ئەوێ ئەمانە خەڵکی باشووری کوردستان خەڵکی سلێمانین. بەرنامەی سۆراغی مێژوو شەممە کاتژمێر 9 بە کاتی هەولێر. بەڵێ دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان ببورن بە هۆی چەند گرفتێکی تەکنیکیەوە نەمانتوانی بەرنامەکە بەردەوامی پێ بدەین. ئێستا دووبارە گەڕانەوەی تەلواتان دەتوان لە ڕێگەی ژمارە تەلەفۆنانی کە لەسەر شاشەیە پەیوەندیوان پێ بکەن. هەروە دەتوان لە ڕێگەی تۆڕی کۆمەڵاتی فەیسبوکەوە لە پێیجی پێام تیڤی بەشدار بن لەگەڵمانە بزای ڕێی هاوڵاتیان چێ و پێیان وایە کە حکومەتی عێراقی متمانەی پێ دەکرێت بۆ ناردنی بەشە بودجەی هەرێمی کوردستان کە پێشتر لە سەدا 17 بۆ ئێستا لە سەدا 12. خۆی گرفتەکە لێرەدایە بەشە بودجەی حکومەتی هەرێمی کوردستانیا بەشە بودجەی شایستەدارەکانی هەرێمی کوردستان لە پێشتردا لە سەدا 17 بۆ ئێستا کەم کراوەتەوە بۆ لە سەدا 12. یعنی شارەزایان چاودێران پیان وایە ئەمە سزادانی خەڵکی هەرێمی کوردستانە کە نەدەبوو حکومەتی عێراقی ئەمەی بکردایە دەیتوانی سزای ئەو خەڵکانە بدات کە حکومەت کە هەرێمی کوردستان و خەڵکەکەشی بەم ڕۆژەکەیان کە لە قەیرانێکی زۆردان و گرفتی زۆریان هەیە ناتوانن ژیانێکی تەندروست بژین. ئەوە تا مامۆسایە بایکۆت دەکات
هەروەها موچە نییە، کارەبا نییە، ئاو نییە، وان نەود نییە کە ئێستا بەرەوزستان دەڕۆی نەود نامێنێت. یعنی هەموو ئەم گرفتانە ئێستا بودجە دەبێت حکوومەتی عێراقی بودجە بۆ هەرێمی کوردستان دابین بکات. لە ڕاستیدا حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێت من داهاتەکانی خۆمی ڕادەست دەکەم، بەڵام حکوومەتی عێراقی دەڵێت من بەشە بودجەی لە ١٧ نانێرمەوە، کەمی کردوەوە بۆ لە 12.6 دەڵێت من تعامل لەگەڵ ئەم ژمارەیەدا دەکەم. حکوومەتی هەرێمی کوردستانیش دەڵێت من تعامل لەگەڵ ژمارەیە ناکەم، پێم کەمە و نامەوێت ئەم ژمارەیە بۆ بچکە. لە ڕاستیدا بڕیاردەری لژنەی دارایی ئەحمەدی حاجی ڕەشیدیش ڕایگەیاند کە ئەمە خراپترین بەشە بودجەیە کە تاوەکو ئێستا بۆ هەرێمی کوردستان نێردرابێت یاخود دانرابێت کە ناتوانێت تەواوی و شایستە دەرایەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هەروە حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو وەزارەتەکانەوە بە باشی دابین بکات و بودجەیەکی تێر و تەسە نییە. ئەمە گرفتە لە نێوان حکوومەتی عێراقی و هەروە حکوومەتی هەرێمی کوردستاندا. بۆیە ئایا هاوڵاتیان متمانەیان بە عێراق هەیە بۆ ناردنی بەشە بودجەی هەرێمی کوردستان؟ یعنی ئەمە پرسیارەکەیە. بزانین هاوڵاتیان لە ڕاستیدا لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئەو هاوڕێیانی کە بەشدار بوون لەگەڵمانە زۆریان پێیان وایە کە نەخێر متمانە بە حکوومەتی عێراقی ناکرێت بۆ ناردنی بەشە بودجەی هەرێمی کوردستان. هەندێکی دیکەش وەک کاک ناسیح کە لە سلێمانیەوە پەیوەندی کرد پێی وابوو کە متمانەی بە حکوومەتی عێراقی هەیە دەکرێت و کۆمنتێک دەڵێت حکوومەتی عێراقی دابەشی دەکات، بەڵام گەندەڵکاران داهاتی نەوت و ناخۆ ڕادەست ناکەن. ئەبوو محەممەدمان لەگەڵە لە بەغداوە. فەرموو. ئەلو فەرموو. کاکە گەلتەوەرەکە بۆ متمانە بە عەبادی ناکەین براژیان، ئەمە ڕێی جووری مان کوردە، نایب ڕئیسی پەرلەمانمان کوردە، وەزیرەکانمان کوردە، ئەتا 2014 بە سەعیدمان هەبوو. کاکە بە بەجێرەی دەستور دەڕۆین حیاتەکەم، ئەمە دەستور ئێستا کە دەستوری کار پێ بکەن لە ساڵحی مەیە براژیان. بەس هەموو کوردێکی متمانە زۆر باشە. باوکی محەممەد تۆ هاوڵاتیەک متمانە بە حکوومەتی عێراقی دەکەی بۆ ڕەوانەکردنی بەشە بودجەی هەرێمی کوردستان. پێت وایە ئەو بەشە بودجەی کە بۆ هەرێمی کوردستان دیاری کراوە دەتوانێت تاوی و شایستە دارایەکانی خەڵکی هەرێمی کوردستان دابین بکات؟ وەختەشی دەموچاوەشی نیە بێتە بەغدایە کە چارەی بکە. یەکەم کەس براژیان لەگەر وەختەکەی فازڵنەبی جێگری بریکاری وەزارەتی بەغدایە لەگەر وەختەکەی دێتن هەمووی چارە دەکات. هەتا دکتۆر فازڵ بۆ هیچ عیبمان نەبوو. بەڕە سپاس بۆ ئەبوو محەممەد، سپاس بۆ پەیوەندیەکەت کە لە بەغدادا و لەگەڵمانە بووی. ئاواتمان لەگەڵ لە سلێمانیەوە. فەرموو کاگاوات. باش بۆ بەڕێزت کاگاوات. زۆر سپاس دەکەم. ئێمە ئەو تەجروبەی ئەمە پێش لە ڕاستیە ئێمە باسی موچەخۆری ئەیکاکە نازانین ئێمە هیچ کەسابەتی نەماوە. ئەمە تەجروبەی ئەمە پێشوانەیە کە ئەم چەند کاتە لەگەڵ حکوومەتی عێراقیانی لە ڕاستیە کار و کەسابەت وەکو کاسبان، وەکو کاسب، وەکو تجارەت، وەکو ئەهلی کاسب هەمووی کار و کەسابەتی هەبوو. کەسابەتمان باشوو ئەیکە نازانین هەموو کەس کەسابەتی نەماوە. لە ڕاستیە کەس کەسابەتی نەماوە بڕواابێ کار و کەسابەت زۆر کردی کردووە لە بازاڕ. ینی ئەگەر وابێ بەڕاستی ئێمە تەجروبەی ئەمە پێش ئێمە ناتوانین سەربەخۆ ناتوانین بژینە وڵاتە. زۆر باشە کاک ئاوات، پێ دوایە حکوومەتی عێراقی بەڕاستی دەیەوێت بودجەی هەرێمی کوردستان دابین بکات و بینێرێت؟ مامەساگیان ئەبێ ئەگەر ئێمە دەستگایەکی تەندروستمان نەبێ ئەبێ ئەم دەستگا لێکدانەوە کە ئایا ئێمە شەریکی لەگەڵ وڵاتە خازانزانیان چێبینەوە خازان ئەوە نەوەێت ئەم تەجروبەیە نەبوایە. بەس ئەم وڵاتی ئێمە بەس چاویان ئەو تەجروبەیان نییە، کەس ئاگای لە کەس نییە. لە ڕاستیە خەڵک زۆر هاوارەکە، زۆر هاوار ناکرد تا بەم وڵاتە کەس ئاگای لە کەس نییە. ئەخر ئەبوایە بیتوانین ئەم وڵاتی ئێمە وا دیارە وەکو ئێمەی کاتب ئێمە ناتوانین سەربەخۆ بشین. لە ڕاستیە کاکە هەر موچە نییە، من پێتەڵێم هەر موچە نییە، وەڵا کار و کەسابەت ڕاوەتاوە. وەڵا سپاس بۆ کاکاوات، سپاس بۆ پەیوەندیەکەت کاکاوت بوورە من هەرەونەم دەرفەت هەبوو. کاک مەریوانمان لەگەڵە لە قەزای شارە زۆرەوە. فەرموو کاک مەریوان. باشی بەڕێزم. زۆر سپاس دەکەم.
خۆشی بەرنامەکەتان لێکم زۆر سپاس کاک مەریوان. قوربان تاکە مەسڵی تەوەری بەرنامەکەتان لەسەر ئەم وەیە متمانە بە حکوومەتی عێراق پێ بنادن بەڵێ من متمانەیەکەم بەڵام لە ڕاستیە ئەمە ئەوان دەوڵەتداریەکەن ئەوان لە ڕاستیە ئەوان دەوڵەتداریەکەن خزمەتەکەن وەکو لە ئەوانەی خۆمان نین هەر خەریکی گیرفان پڕکردن و ناردنی پارەکان بۆ دەرەوەی وڵات و لە ڕاستیە ئەمانە خەت بۆ ناخۆم کە ئێستا ئەمانەکە قەت بۆ تەمەنەیەکەم کە ماوەی 25 ساڵە زانانەوە مافیانەوە لە دەستمان چوو لە ڕاستەی خەفەت ئازار ئەوە ئازارمەیە کە ئەمان هەر شتێک من ئەڵم دوژمنێکم لەمانە پێ باشترە بە کورتی و مفەتری من دوژمنێکم لەمانە پێ باشترە ئەمان خۆیان دەرکەونی جناو ئەما بێ خەڵش دەستوریەکانم بۆ بێنە شتە بەدی دەستوری کاک مەریوان دەستوریان ئیمزایان کردووە کاتی خۆی دادستانی حکوومەت یاریێن زۆر باشە کاک مەریوان بۆ چونێک هەیە دەڵێت هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ چونێکی دەڵێت هاوڵاتیانی هەرێمی کوردستان پیان خۆش بوو کە حکوومەتەکەی خۆیان حکوومەتی هەرێمی کوردستان بەشە بودجەیان بۆ داوی بکات دەک ئاوا بڕۆنەوە بەردەم عێراق بۆ شێوازە و داوا لە حکوومەتی عێراق بکەن کە پارەیان بۆ بنێرێت پێ دوایە لەگەڵم بۆ چونەدایکەوا دەڵێت ئەمان نەزانی چۆنە ئەمان لە پێناوی مانەوەی خۆیانە بەڵێ لە پێناوی مانەوەی خۆیانە هەموو تەنەزولێتن من نە پێم خۆشە حکوومەتی عێراق لە ڕێگەی پارێزگاکانەوە بیدا من پێم خۆشە لە حکوومەتی عێراق هەر لە ڕێگەی هەر خۆی تایبەت بینێ ڕێگەی داهاتەکان چونکە بکاتە دەستی ئەمانە دڵنیا بە لە سەدا حەفتای ناگاتە دەستی ئەو کەسانەی کە مستحقن ئەمانە ساڵان ئەڵێ بۆ نمونە ئەڵێ بێنەت شعرێکی جوانی هەیە ئەڵێ دایەک تاقیت کردەوە مەی خەرەوە سەرکار و کردەوە ئەڵێ لەبەر چرا دادوزی ناکرێ ئێستا لەبەر چرا دادوزی ناکرێ کەوتینە دەورێت چرا ئادەزرێ یعنی ئەمانە هیچ متمانەیەکیان لای خۆت نەماوە بڕوا بکە یعنی بڵێم چی خەڵکە هەندێک کەسێکی کۆی لێ یعنی خاوەڕی خۆی لە بەناوی سۆغدارا خۆی فرۆشتۆ دیفاع لەمانەیەەکە من متمانم بە حکوومەتی عێراقەیە لە ڕاستە زۆر لەمانە باشترە بەڵێ سپاس بۆ کاک مەریوان کاک مەریوان سپاس بۆ پەیوەندیەکەت کاک مەریوان حاڵەتەکە پێی وایە کە ئەو دەڵێت من متمانم بە حکوومەتی عێراقی هەیە متمانم بە حکوومەتی هەرێمی کوردستانیە چونکە چەند ساڵێکە ئەوە دەبینین پارە هەیە و نادرێت بە هاوڵاتیان وە دەڵێت حکوومەتی عێراقی بەڕاستی دەیەوێت بودجەی خەڵکی هەرێمی کوردستان بداتەوە هەروەها دەڵێت لاشی ئاساییەکە حکوومەتی عێراقی مامەڵە لەگەڵ پارێزگەکانە بکات نەک حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە بەگشتی ڕێی هاوڵاتیانە بۆ چوونەکان جیاوازن زۆربەی بۆ چوونەکان پێیان وایە کە حکوومەتی عێراقی نایەوێت یاخود ناتوانێت یاخود بۆ سەدانی خەڵکی هەرێمی کوردستان بۆ جێی هەرێمی کوردستان نانێرێت یاخود ئەگەر بیشی نێرێت ئەو بڕە زۆر کەمە ناتوانێت پێداویستیە دارایەکانی خەڵکی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو سێکتەرەکانیەوە پڕ بکاتەوە بۆیە ئەمە بێگومان بۆتە باسی گەرمی میدیاکان و تۆڕە کۆمەڵایەتیەکان کاک هێمنمان لەگەڵا لە هەولێرەوە فەرم کاک هێمن باش قوربان زۆر سپاس دەکەم کاک هێمن باشی زۆر سپاس زۆر باشترە بەڵێ ماچی خەرچیان پێ نادرێ ئەوە باشترە بگەڕێنەوە بەڵێ کاک هێمن شتانە لە قەیرانێکی دارێکی بەڵێ کاک هێمن ئەوانەش معاشیان پێ دوایە حکوومەتی عێراقی بتوانێت بەڵێ پێ دوایە حکوومەتی عێراقی بتوانێت یاخود بیەوێت بەشە بودجەی خەڵکی هەرێمی کوردستان دابین بکات یاخود بڵێن شایستە دارایەکانی خەڵکی هەرێمی کوردستان دابین بکات بەڵێ بەدڵنیایەوە بەڵێ سپاس بۆ کاک هێمن سپاس بۆ پەیوەندیەکەت وەستا حەکیمان لەگەڵا کەرکووکەوە فەرموو السلام عليكم زۆر سپاس السلام عليكم عليكم السلام ورحمة الله كاك حكيم فرمو نفس التورة كذا متمانا بحكومة عراقية هي بلك تكبر متمانا ما بيني يعني والله دائما متمانا بحكومة عراقية هي والله متمانا بحكومة خومان نكو فاريد بني تسبيل هولاتياني بكا تسبيل مسخولاني بكا شو شيء بيستشوش كان صالة بوهي ما متمانا بمجن كراني لكن بوهي استاكان يتجارب بشيل بايجار متمانا بحكومة عراقية بكا إذا حتى هذه تسبيلي كي دايما لشد خومانات السنة يجرينا فأنا حكومتي خومان راس ناكا نايب
تەواو ساغ بێتەوە لەگەڵ بەغایە هەم نەوتەکەی خۆی هەدێکی بفرۆشی زۆر باشە وەستا حەکیم جەنابەت متمانەت بە حکوومەتی عێراقی یاخود متمانەت بە حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ دابینکردنی شایستەدارەکانی خەڵکی هەرێمی کوردستان برای بەڕێزم ڕاستەکەی بەڕێزم ێستا هەرچی موچەخۆر هەیە هەرچی موچەخۆر هەیە داوایەکە بگەڕێتەوە سەر بەغا ئەمە هی کەرکوو بگەڕێتەوە سەر ئاگەمانیان پێ نەدرێ هەمووی خەڵکی ماوەستایکی ڕۆشنبیرە هەمووی خەڵکی زیرەکە ئەگەر متمانیان پێ نەبێ و نەزانن لە حکوومەتەکەی خۆمان باشترە بۆ داوایەکەن بۆچی داوایەکەن بەس ئەمانە باشە بۆ 26 ساڵە ئێمە قەنەعەتمان بەوان هەیە بۆ جارێ قەنەعەتمان بە حکوومەتێکی عەبادی نەبێ بەڵێ متمانەمان پێیەتی ئەرە وەڵڵاهی ئەمەندە متمانەمان پێیەتی نەبێتەوە لە سەدش پارەکەیە نێرێ ڕاستی هەموو متەخۆرات نەنێرێ تا بەجایە وەزاکە دارە خۆشتر ئێستا بەڵێ سپاس بۆ وەساحیم سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت کاک عومەرمان لەگەڵا لە شارە زورۆ فەرموو کاک عومەر ئەم کاتتان باشتر بۆ بەڕێزت کاک عومەر من پێم وایە حکوومەتی هەرێم متمانەی لەدەست داوە بەڵام ئێستا ئەوەی کە میلەت چاوەڕێ ئەکات پێم وایە ئەوەیە کە حکوومەتی عێراقی تاقی بکەتەوە بزانین ئەم بودجە ئەمێرەیان نا ئەوەش نییە کە متمانەی سەداست بە حکوومەتی عێراقی بکرێت چونکە لە ڕابردووە دیارە بەڵام ئەوەی کە بود چاوەڕێ ئەکات میلەت چاوەڕێ ئەکات ئەم برادرانە لە برادرانی کورد نوێنەرەکانە کە ئەچن بۆ هەمویان داوای امتیازاتی شەخصیەکەن هیچ کاتێک کۆتوو نابن لە ڕابردووی 26 ساڵەکە ئێستا هینانەیە بڵێن ئەزمونیانەیە لەگەڵانە میلەت ئەزمونی لەگەڵم دەسەڵاتدارانە هەیە هیچ سەرکەوتوو نەبوون و سەرکەوتووش نابن دنیا بە بیشنە بەخا هیچ سەرکەوتوو نابێت مەگەر عەبادی بۆ ئەوەی کە جارێکی تر هەڵبژێرێتەوە جارێکی تر بەقووەت ببێ تۆزێ بە شەپارەیەک بۆ ئەم میلەتە بنێرێت تۆزێ ئەمانە عنی بڵێن چاوبەست ئەم سەرکردانە بکە ئەگینا دڵنیا بە عێراق تازە و عێراقە نییە کە میلەت چاوەڕێی بکات چاک نابێت ئەبێت میلەت خۆی هەڵبکێت میلەت خۆی مۆقیفی هەبێت بە یەکجار لە عێراقەوە لە میلەت ئاخیش تووشی ئەم دەردەسێرێ بووە ئەبێت لە حەقەوە میلەت یەکجار ئەم دەسەڵاتدارانە بگۆڕێت ئەگینا دڵنیا بە هیچ شێوەیەک باش نابێت بەڵێ سپاس بۆ کاکمەر سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ بەرزانمە بەگشتی ڕێی هەوڵاتیان بوو کە زۆریان پێیان وایە ئۆکووتمان کە حکوومەتی عێراقی ڕاستە دەیەوێت بودجە بنێرێت بەڵام ئەمە قسەی کاک عومەر بوو لە شارە زورەوە دەیەوێت بودجە بنێرێت ڕاستە بەڵام حکوومەتی عێراقی قەت باوڵێن چای بە خەڵکی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستاندا هەڵ نایەت بێگومان ئەمە شکستی هەندێک سیاسیە کە کوردستانیان بەم ڕۆژەکەیان خەڵکی هەرێمی کوردستانی ئاوا لێ کرد ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان وەکووتم تەنەزولی گەورە دەکات بۆ داویکردنی بەشە بودجەی خەڵکی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی عێراقیەوە لەلایەن بەغدادەوە بەڵێ بەرزان ئێوەش دەتوان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پێیجی پێیان تیڤی بەشدار بن لەگەڵمانە وەروە دوتوان لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانی لەسەر شاشە دیارە پەیوەندیمان پێوە بکەن پێکەوە گفتوگوی ئەو بابەتە بکەین بزانین هاوڵاتیان ڕێیان چی هاوڵاتیان دەڵێن چی لەسەر ئەم گرفتانێکی ئێستا لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستاندا دروست بووە کە ئێستا حکوومەتی عێراق زۆرتر لە جارێک و دوو جار و سێ جار باسی لەوە کردووە کە بەشە بودجەی خەڵکی هەرێمی کوردستان دەنێرین بەڵام گرنگ لێرەدا ئەوەیە هاوڵاتیان ڕێیان چیە هاوڵاتیان پێیان وایە کە حکوومەتی عێراقی ئەم قسەیە دەتوانێت باتە سەر دەتوانێت بەشە بودجەی خەڵکی هەرێمی کوردستان بنێرێت هەروەها باسی ئەوشمان کرد کە گرفتێکی زۆر هەیە لەسەر ئەو بڕەبودجەی کە دیاری کراوە لەلایەن حکوومەتی عێراقەوە بۆ هەرێمی کوردستان لە پێشتردا لە 17 بوو ئێستا کەم کراوەتەوە لە 12.6 بۆ هەرێمی کوردستان دەیەوێت ئەم بڕەبودجێ بنێرێت ئەویش گرفتێکی زۆری دروست کردووە کە دەوترێت ئەم بەشە بودجەیە زۆر کەمە ناتوانێت کلێنەکانی هەرێمی کوردستان پڕ بکاتەوە ناتوانێت قەیرانەکە بە شێوازێک لە شێوازەکانە و قەیرانی کە لە هەرێمی کوردستاندا هەیە تێیپەڕێنێت کە قەیرانی ئابووری هەیە قەیرانی دارایی و سیاسی و کۆمەڵاتی زۆرێک لەو قەیرانەکە سەرچاوی قەیرانی ئابووری سەرچاوی هەموو قەیرانەکانی دیکە سەرچاوی قەیرانی دارایی و کۆمەڵایەتی و فکری هەیە کە وای کردووە خەڵکی هەرێمی کوردستان وەکووتمان نەتوانن بە شێوازێکی تەندروست ئیدامە بەژیانی خۆیان بدەن لە هەرێمی کوردستاندا واروەها بەغدادیش دەڵێت ئەم بڕەبودجەی کە دیاریمان کردو ئەوە ئیستیحقاقی هەرێمی کوردستان و دەبێت هەرەوەن دەبێت کە لە 12.6 بەڵام وگوتمان حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە ڕەت دەکاتەوە نایەوێت تەعامل لەگەڵ ژمارەیەدا بکات بۆیە پەرلەمانی کوردستان دوێنێ لەسەر ئەمە کۆبوویەوە واروەها پەرلەمانتارانی کورد لە فراکسیۆنە جیاوازەکانی کوردستان لە
پەرلەمانی عێراق لە عێراق ڕایانگەیاند کە ئەگەر ئەو بجەیە کە وەکووتمان کە ئێستا دانراوە تەنها ڕقەمە و دانراوە لە پەرلەمان پەسەند بکرێت خۆتان دەزان هەر بڕیارە پێویستی بە پەسەندکردن هەیە لە پەرلەمانەوە کە پەرلەمان ئەم بڕیارە پەسەندکە دواتر دەچێتە بواری جێبەجێکردنەوە ئەمە پێویستی بە پەسەندکردنی پەرلەمان هەیە بۆیە ئەندام پەرلەمانە کوردەکان لە پەرلەمانی عێراق ڕایانگەیاند فراکسیۆنە جیاوازە کوردیەکان ڕایانگەیاند کە ئەگەر ئەمە تەسبیت بکرێت یاخود دابرێت ئەم بەشە بودجەیە تەنها لە 12.6 ئەوە بە هەموو شێوازێک لە حکوومەتی عێراقی لە کای سیاسی عێراقدا دەکشێنەوە وازنە پەرلەمانتاریەن و فراکسیۆنەکانیان لە پەرلەمانی عێراق دەکشێتەوە بە شێوازێک لە شێوازەکان ئەمە گرفتێکی گەورەی دروست کردووە و بەشە بودجەی خەڵکی هەرێمی کوردستان وەکو دیارەکە 2010 وابزان مانگێک کەمتر زیاترمان ماوە بۆ ئەوەی کە بچینە 2010ەوە ئەوە بەشە بودجەی ساڵی 2010 کە لە ناو حکوومەتی عێراقەوە دابین کراوە لێرەدا پرسیار ئەوەیە ئایا متمانە بە حکوومەتی عێراقی دەکرێت بۆ هەناردەکردنی بەشە بودجەی هەرێمی کوردستان ئایا ئەم متمانەیە دەکرێت هاوڵاتیان متمانەیان بەمە هەیە گرنگ لێرەدا ڕێی هاوڵاتیانە بەرهەما لەگەڵ لە گەرمیانەوە فەرموو کاک بەرهەم کاتت باش کاک بەرهەم پێ وایە متمانە بە حکوومەتی عێراقی دەکرێت بۆ هەناردەکردنی یاخود بۆ ناردنی بەشە بودجەی هەرێمی کوردستان کاک بەرهەم متمانە پێ ناگەم بەچار مەسوولکە عەباسی مانگی سەر خۆیەوە بگێرێتەوە تەمادی بەنگی چاک بە خۆی سۆکاتەوە متمانە پێ ناکەم سەریا بانگەکەیەوە بەجار نەبینێت هەتا نەوێتە کردار ناتوانین متمانە پێ بکەین بەڵێ کاک بەرهەم دوای دوو قسەی تر هەبێت ئەگەر هندوو ئەمجارە متمانە پێ دەستان خۆشی سپاس بۆ کاک بەرهەم سپاس بۆ پەیوەندیەکەت کاک مەریوانمان لەگەڵ لە سلێمانیەوە فەرموو کاک مەریوان ئەلۆ سەلام عەلەیکوم عەلەیکوم ئەسەلام کاک مەریوان تاجی قوربانجات زۆر سپاس تەوەرەکەتان تۆرێکی زۆر جوانتان هەڵبژاردێ ڕاستیکەی ئەجایبە خەڵک بڵێ متمانە بەم زانایەتی لە بیرمان ناچێتەوە لە ساڵانی پێشوە کە هەردوو حیزب بەیەکەوە بوون باسیەوەیان نەکردیان و مەصاریفی ئوخرا من هەتا ئیسەش تەمەنمەوە تقریبا 52 ساڵێکە مەصاریفی ئوخرا نازانم یعنی چی بۆ چ شتێکە بۆ ناو نابرێت مەصاریف ئوخرا یان باسی هینیان نەکرد سەفینە مەصاریف بۆ سەفینەمان ئێمە کووە پاپۆرمان لەکوێ بوو بەحرمان کووە ئەماندایان بە چ نەوعیان متمانە بەمانە بکرێت لەبەرەوە ئەگەر بکرێت توانێ واکەکەی سەر ناو خەڵکاوا باوە ئەڵێم خاڵ عەبادی ئەم کابرایە کە نەیارمانە خەڵک ئەوەی دڵ بۆ خۆشدا ئەڵێ خاڵ عەبادی ئەگەر بتوانێ ئەو زۆر باشە کاک مەریوان جەنابەت باس لەوە کرد بەڵێ کاک مەریوان جەنابەت باس لەوە کرد کە ئەم کابرایە وەکو خۆت وزت نەیارمانە باس لەوە دەکات کە موچەی خەڵکی هەرێمی کوردستان بودجەی خەڵکی هەرێمی کوردستان دابین دەکات ئەی بۆ حکوومەتەکەی خۆمان ناتوانێت دابینی بکات یعنی گرفت چییە؟ قربانێ بە ئەم جەماعەتەکە وەڵی حەق هەناو بنێ جەماعەتە ماسیە حکوومەتی چی و شتی چی ڕۆژە لە ڕۆژان دڵی هەتمیێکیان خۆش کردووە دڵی بێلانەیەکیان خۆش کردووە ئەوەتا فەرموو ئەم بوومەلەرزەیە لە دەربەنی خان بووە هەر بە قسە چون ئەم هەموو زەرەرە کەوتووە ئەم هەموو خەڵکە لەو سەرجادەیە توانیان دڵیەکێ خۆشکەن توانیان شتێک بۆ عالەمە بکەن جەماعەتی مافیان بەڕاستی هی ئەوە نین بەڵێ کاک بەریوان سپاس بۆ پەیوەندیەکەت ببوورە من هەرەوە لەم دەرفەتە بوو هاوڕێیانی تر لەسەر خەتن باوکی ئەحمەدمان لەگەڵ لە هەولێرەوە فەرموو باوکی ئەحمەد السلام عليكم وعليكم السلام ورحمة الله باشیرم زۆر سپاس خۆشی لە بەرنامەکەتان دەکەم جگای خۆتی بەڵێ من باوڕم هەیە کە حکوومەتی عێراق ئەو پارەیە بدە ئەگەر بێت و کارە سیاسیەکان پێش ئەوەی بە مفۆزات تێگەیان بە دانیشتنێکەوە حەل بکەن لەبەر حکوومەتی عێراقەکە ئێستا ڕاتبی دوان نەکەوتێ وەکو ڕاتبش خۆشیدایە دەماوە ئێمە چاوەڕان دەکەن چاوەڕانی ئەوە دەکەین بگەنە حەلێکی ڕێک و پێک و حەلێکی باش چەند زوو عەدەلە بکرێ هێشتا هەرکەمە لە وەری ملەتەکەمان باری زرانی بەرەو خراپی دەستی شتەکان مەسەن نەفت گرانە وەکن کارەبایە هەموو ئەشیاکانی پێویستە دەستخۆشی لەو
لهم لا كان دكم هر كان حزب كردستان كومال با قلتوا بقوران بعد بارتي وشيت هم يعني زيادة تن بكن دستروب كان بيلو بيكاتم براسي أجر بيجنين كارسات رد على كردستان. خلاص سپاس بۆ باوکی ئەحمەد سپاس بۆ پەیوەندیەکەت باوکی بگورە من هەرەونەم دەرفەدە بوو کاک شۆڕشمان لەگەڵ لە سلێمانیەوە فەرموو کاک شۆڕش. کاک شۆڕژەم کاتت باش. کاک شۆڕژ متمانە بە حکوومەتی عێراق دەکرێت بۆ ناردنی بەشە بودجەی هەرێم؟ والله بمتماني صم حكومتك متمانة ما هو متمانية وما اللي كان متمانة بحكومة العراق هيك ثاني كنا ما خلص هو تأمن شارك المشكشن بتوعيب ونادر هو معني ينطي تاسا شارك المشكي معني هشت معنا دنيا هو متمانة ما عندهم حكومتنا معها حكومة العراق مش متمانة هي طبعا بمرجك متمانة هي حكومة العراق أمان همو موشفوري بالديوار وأم همو خارن شنو أم همو تقاعدة تقع حكومة العراق جل جرم همو طالع درناكي. ملا. راسي ما قرت فاسازيك وشاسازيك يتوا لا موشي فرمان برانا بكرة بالديوار كان لا أو كانت حكومة العراق شامع دابي من شدة حكومة العراق بمشي وبرق ما وقن دوي هاكا يسام همو موشفوري لهربي كردستان هيا يا مسيم مليونين دانش أنا مسيم مليون أصل مليون مليونك وفوق الجار موشفوري. بلا كاشورش. ولا هيك وقتك كاستيوانية هناك أما متمانة بحكومة العراق كين بلين أما فريادة راسة والله من أثاري مجبورين أما بلين لم قنا غامت معنا بحكومة العراق قد هذا حكومة العراق كين زۆر باش چی کردووە کاک شۆڕژ متمانەوان بە حکوومەتی عێراق بێت زیاتر لە حکوومەتەکەی خۆمان کە حکوومەتی هەرێمی کوردستانە چی وای کردووە کە زیاتر متمانەمان بە حکوومەتی عێراقی بێت وەک لەوەی حکوومەتی هەرێمی کوردستان؟ والله بمتمانية حكومتي خومانة أمانة دروي لقوا كردوني أمانة وعدي داوني بدو دفرو هيك متمانية ما تنس حكومتي إستان ما حكومتي إستان حقار حوشته وبراسي يعني أمانة دروي لقوا كردوني أمانة وعدي بداعي هل أم حكومته وعدي بمداوتي من فرمان برمكم وتي مشاكل بشارك مشوف بطن فاشقال كان هموم عنك كذا شنوي بيكين كذا شنوي نكل وعدي داوتي همو سيمانك أم شارك المساعدين أمس في حسي مع شارك المساعدين لا يوجد صور ما مشي ما نلاقي ينفع. بلى. يعني براسي متمانة ما عندهم حكومتنا ما بقول وما اللي أتوا متمانة بحكومة العراقين بسكم أمجدي متمانة براس كات وعد يداوم وسبني ريه يوداري حكومة هرم نبي لزي متمانة بي ومتجاني فرمان بران بليلهم. زور باشا كاشورش جناب دوكو فرمان بريك جناب دوكو هولاتيك. يعني داواکاری ل حکومەتی عێراق یان داواکاری لە حکومەتی هەرێمی کوردستان زیاتر بۆ دابینکردنی شایستە دەرایەکانی جەناب دووەک هاوڵاتیەک. بەڵێ وەڵام من وەکو هاوڵاتێک و فەرمان بدەک داوا لە حکومەتی عێراقەکەم داوا لە حکومەتی هەرێم ناکەم هیچ زمانەم پێی نەماوە داوا لە حکومەتی عێراقەکەم وەکو هاوڵاتێکی عێراق حسابمان بۆ بکە موچەکانمان بۆ بنێرێ بێ خۆی پێداچوونەوە بۆ موچەکان بکە ئەوەی کە بندیوارە ئەوەی کە دوام ناکات موچەکەی ببرێ ئەوەی کە داوامەکە ئەوکو ئێمە و ئێستا من لە داوامان داوامەکە ئەوکو ئێمە موچەکەمان بۆ بنێرێ بە ژێژیانمان دابێن. بەڵێ سپاس بۆ کاک شۆڕژ سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ بەڕێزان کاک شۆڕژ یەکێک بوو لە هاوڵاتیانی کە باسی لەوە دەکرد کە متمانەی بە حکوومەتی عێراق زیاتر لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو باسی لەوە کرد هۆکارەکەی بۆ گەڕاندەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر وا دووبەڵێنی داوە بەڵام تاوەکو ئێستا نەیبردوتە سەر هەروەها پەیوەندی پێشومان ڕایگەاند کە حکوومەتی هەرێمی کوردستان بە ئەو ناوزەندی کریان ناوی هێنا بە چەند دز و گەندەڵ و مافیایەک کێمان لەگەڵا خێرهاتمان لەگەڵە لە دۆکەوە فەرموو خێرهات بەڵێ. الو السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. سلام باش ان شاء الله. زۆر سپاس بۆتە کاک خێرهات کەرمکە. بله. بله سوالات باباتتا آیا خلق کردستان باری حکومت عراق هیا کده بودجه هنریتیان نه؟ بله. از خود بجم حکومت آنها یا عراقش همو حکمرانی برینو که باشتر و عدالت ره اگر موفقیته. لی نفرکن و بودجه قدکن و بودجه ما کردستان هر سبب حکومت ما بویا سبب تصالداری هرم بویا. وقتی برای چند سال کن حکومت عراق کته هرم تو 600 میلیون بمنزمن از 70 بشکاته ورکم. بطرست ما و سیاست مدارت ما و احزابت ما
وەکو مناتێکی بۆ خوددانا نەخێر ئەم نافرێکێن و دەسەلبە خۆیان ڕاگەهێنین و دێنزانێ دنیای خراپکەین ئەڤروکە وەلی هاتن ئێدی چ نەما دەستیدا خەتی کوردستانی پیچ کرد والله یعنی وەلی هاتی ئێدی نە موظفە نە مامۆستایە نە خەتی کوردستانی يعني أصلا إيش شون كسمة يعني كردستان بعد من راجع بوي رافضي يعني أجر هاتو حكمرانية من بصلاة من هميد زيكر وجندل بن بتشاشم جانك أخوي در وقت كم رافضي لما الفيرا بريكا كانال التيام أصلا خارج حكومات العراق كم بلا إيدي بس بيتن بلا هالشنا بيتن أم عراقينا ما تزيد ما نبت أم عراقينا بلا بود ما فريكانو إيدي حكومات هرم متمانات حكومات هرم نما يبرافتي لما أفهمي بالحكومات العراق بكتن مادام دهاتو فروخانه و همین تونه دست العراق دا ایدی بسواز برافتیجی او دی بوجه فريكتن مباريا هاي اگر حكومات ما ريكت بدتن ها ایدی خازين اف ناكو كيبت مهيك بين جبركو خلق كردستان يد افكي طبحية برافتي مسؤوليت ما هر مسؤولن بوار بكا ویزا خویا های فت خوافتین هر گوه که نخوشه که بیتن فقیر همی گوه باجه اولی دتن خود تعالی هاری کارو پشتوانی مهمیان بیتن بله سپاس جبو پیوندیات که خیره سپاس که لگل ما نبوی بله برزانه ما بگشتی رای حالاتیانه که طالعا دەمانویست حکومەتی هەرێمی کوردستان بیتوانیە یاخود وامان دەخواست کە بتوانێت شایستەدارەکانمان بۆ داوین بکات حکومەتەکەی خۆمان نەک حکومەتی عێراق کێمان لەگەڵا کاک ڕەوف لە هەڵەبجەوە فەرموو کاک ڕەوف کاک دڵشادمان لەگەڵا لە هەولێرەوە فەرموو کاک دڵشاد سلام علیکم علیکم السلام ورحمة الله کاک دڵشاد کاکە دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم زۆر سپاس دەکەم خۆشەویستە من وەکو مامۆستایەک گلەیەکم لە مامۆستا عەلی باپیرەیە گلەیەکم لە مامۆستا عەلی باپیرەیە هیوادارم ئەلێرەوە گوێی لێم دێ گلەیەکەشم ئەوەیە ئایا ئەو سەرکردە حیزبانە کە دێن بۆ لاتان بۆ دانیشن لای مامۆستا عەلی باپیر بۆچی مامۆستا عەلی باپیر پێیان ناڵێ بۆچی پارەی دزەکانتان لە دەرەوە نایەنێ بۆ خەڵکی کوردستان نایەنێ بۆ فەرمانبەران دوو هەفتە بلێ سەر نێچیروان بەرزانی سەرۆکی حکومەت هاتە کەنیشتی کە مامۆستا عەلی باپیر دانیشت یعنی بینی ئەوان پێکەنین و قسەکردن ڕێزگرتنەوان نادێ بە مامۆستا عەلی باپیر کاک دڵشاد پێ دوانیە زۆر باشە زۆر باشە کاک دڵشاد پێ دوانیە پەرلەمانتارەکانی کۆمەڵی ئیسلامی وە کادیرەکانی کۆمەڵی ئیسلامی ئەم پەیامەیان گەیاند بێ کە ئایا موچە و بودجەی هەرێمی کوردستان لای کێ و کێ دەبێت بیدادوە کاری زۆریانەوە پێناوەدا کردووە بێگومان بەلەوەی کە تەسکەی زۆریان داوە یاخود تەسحی زۆریان داوە ڕوبەڕووی زۆر نائامەتی بوونەتەوە دڵنیا بەلەوە کە بێگومان کۆمەڵی ئیسلامیش حیزبێکە لە حیزبەکان حیزبی دە سەردانی دەکات کە سەردانی دەکات کە سایەتی سیاسی ئیتر هەچ ڕەنگ و هەژدەنگێک بێت هەچ کەسێک بێت ناتوانێت دەست بە ڕووی هیچ میوانەکە بدات کاک عەبدولکەریم فەرموو کاک عەبدولکەریم بەڵێ پێما بێت کاک عەبدولکەریم پەیوەندیەکەی پچرا کاک عەبدوڵڵامان لەگەڵا کەراوە فەرموو کاک عەبدوڵڵا السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. داوا لە سەرۆکوەزیرانی عێراق سەرۆک عەبادی بەڵێ چۆ ماسوی ئەم هاوڵاتی هەرێمی کوردستان نێرن بەڕاستی هاوڵاتی هەرێمی کوردستان لە حاڵەتێکی زۆر خراپایە بەڕاستی ئەمانە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمانە زۆر بکان بڵێ حکومڕان ئەمانە دوو بن لە ماڵن بەس بۆ دەوڵەمەندکردن خوا ناکردنەوەتیەکۆ تێگەینە ئەمانە بە کەڵکی ئەوە نایەن حکومڕانی بکەن داوا لە عەبادی ئەەکەم پارە و موچە بەدەست ئەمانەوە نەدا کەس 26 ساڵ حکومڕانیەکەن بیدا لە دەستێکی ئەمینەوە ئەوەی لە ماڵە لە ماڵ بە پلەی بەرز و پلەی نەقیب و پلەی وەزیر ئەوانە خریان ماڵ و داوام ناکەن ڕاستپەکانیان ببڕێ بەڕاستی داوا لە عەبادیەکەم ئەمانە تازە بە کەلکی ئەوە نایەن حکومڕانی بکەن و لە گەنجی تازە و خەڵکی شەهادەدار و خەڵکی بەتوانا و پرۆفیشناڵ بگرێت بەڵێ سپاس بۆ کاک عەبدوڵڵا کاک عەبدوڵڵا سپاس بۆ پەیوەندیەکەت دایکی محەممەدمان لەگەڵا کۆتا پەیوەندی دایکی محەممەد فەرموو
دایکی محەممەد دەم کاتت باش. السلام عليكم. عليكم السلام. بزحمة معاش همو أو جهات همو فرمان بركان هاتو اتخانة نشينين هات. بله. پێوە دایکی محەممەد دەنگی بەباشی ناکاتە من. دایکی محەممەد بەرداوام بە فەرموو. ئەگەر بزانن؟ بەڵێ فەرموو بەرداوام بە. دایکی محەممەد ئەو معاشی هەموو ئەو جهات فرمان بركان هات هەموو دام دەستگاکان هات بەس ئیخانە نشینین هات. بەڵێ. منە سوپاس بۆ پەیوەندیەکە دایکی محەممەد سوپاس بۆ ئێوەش بەڕێزان کە تاوەکو ئێستا بینەرما بن تا بەرنامەیەکی تر و بەیەگەشتنەوەی بەخوای گەورەتان ئەسپێرم شاد و سەفراز بن خواتان لەگەڵ.